چەند ڕاستیەک لەسەر مار بزانە. لێکردنەوەی سەری مار مانای ڕزگاربوون نییە لە مەترسیەکەی، چونکە سەری مار بە بڕدراویش دەتوانێت گاز بگرێت و بڕێکی زۆر ژەهر دەربدات. مار لەم وڵاتانەدا نییە، ئایرلەندە، ئایسلەندە، نیوزلەندە، هەروەها لە هەردوو جەمسەری باکوور و باشووردا. تا ئێستا 725 جۆر ماری ژەهراوی تۆمار کراون کە 250 جۆریان تەنیا بە یەک گاز مرۆڤ دەکوژن. چەندین بەڵگە هەیە کە ماری گەورە و ئەژدیها چەند ملیۆن ساڵێک لەمەوبەر قاچیان هەبووە و وردە وردە گەشەیان کردووە بۆ ئەم جۆرە خشۆکەی ئێستا. بەگشتی مار بە 5 ڕۆژ ئینجا ژەمێک خۆراک هەرز دەکات و هەتا ژەمەکە گەورەتر بێت زیاتری پێدەچێت کە هەندێک جار دەگاتە چەند هەفتەیەک. قمقمۆکە تەنیا ئاژەڵێکە کە ژەهری مار کاریگەری نییە لەسەری. گەورەترین جۆری مار پێی دەوترێت ئاناکۆندا کە کێشی دەگاتە 270 کیلۆگرام و نزیکەی 9 مەتریش درێژە. ئەم جۆرە مارە توانێت پڵنگێکی گەورە بخوات. ڕەشماری جۆری مامبا دەتوانێت لە یەک پێوەداندا 12 جاری لەسەر یەک پێوە بدات، هەرچەندە تەنیا بە یەک پێوەدان نێچیرەکەی دەکوژێت. مار گوێچکەی دەرەوەی نییە، بەڵام گوێچکەی ناوەوەی دەتوانێت شەپۆلە دەنگیەکان وەربگرێت لە ڕێگەی پێست و ماسوولکە و ئێسکەکانەوە. مار دەتوانێت ئەوەندە بخوات هەتا ئەتەقێت. بۆ نمونە لاشەی تەقیوی مارێک دۆزراوەتەوە کە تیمساحێکی قودداوە و لە ئەنجامدا تەقیوە. مار نزیکەی 200 ددانی هەیە، بەکاریان دەهێنێت بۆ ئەوەی نێچیرەکە نەتوانێت ڕابکات. 5 جۆر مار هەن کە توانای فڕینیان هەیە بۆ مەودای 100 مەتر. کەڵبەی مار هەتا ماوەی 15 هەفتە گەشە دەکات و پاش ئەوە دەکەوێت و کەڵبەیەکی تر دەست بەجێ لە شوێنی دروست دەبێتەوە. مار زمانی بەکاردەهێنێت بۆ جیاکردنەوەی بۆن و دیاریکردنی سەرچاوەکەی. ماری جۆری ئاراڤۆرا خۆراک زۆر ناخوات، لەبەر ئەوە 10 ساڵ جارێک هێلکەیەک دەکات. ئەگەر پلەی گەرمای دەوروبەر لە 10 پلەی سەدی کەمتر بێت، مار توانای ڕۆشتنی کەم دەبێتەوە. ماری کۆبرای مۆزەمبیقی دەتوانێت ژەهر وەکو بەڵغەم فڕێ بدات بۆ مەودای 2 مەتر و نیو، هەمیشە ئاراستەی چاوی نێچیرەکەی دەکات. هەندێک جار مار بە هەڵە بەخۆیەوە دەدات و دەمرێت. ساڵانە مار زیاتر لە 40,000 کەس دەکوژێت. لە هەندێک ناوچەی جیهاندا گۆشتی مار دەخورێت.